لە کاتێکدا ڕۆژانە پێشێلی یاسایی و دەستبردن بۆ قوتی هاوڵاتیان و بەفیڕۆدانی سامانی گشتی بەنیهێنی و باشکرا لەم هەرێمەدا بوونی هەیە. ئەوەی دەسڵاتی هێز و پشتیوانی هەبێ با فەرمانی گرتنیشی هەبێ بە بەرچاومانە و دێ و دەچێ. ئەوەی یاسای بیە و پەیڕەوی لێ بکات قۆڵبەست ئەکرێ و ئەمە یەکەم جار و دوجار نییە هاوپیشەکانمان ئەگیرێن و زۆر جاریش لەلایەن دەستگا جۆرا جۆرەکانی جێبەجێکردنەوە سوکایەتیان پێکرێ. بەڕێزان، ئێمە چۆن بۆ شەهیدکردنی هاوڕێیانمان سۆران و سەردەشت و کاوە ویداد هاتینە دەنگ، ئاواش بۆ هەر هەوڵێک کە فشار بێ بۆ سەر میدیا و میدیاکاران دەنگمان بڵندتر دەکا و زیاتر تۆکمەمان دەکات بۆ پشتیوانی دەنگی بوێر و میدیای ئازا و ئازاد و هاوسەنگ. بۆیە داوا لەلایەنی پەیوەندیدار دەکەین چیتر بێدەنگ نەبێت لە بەرامبەر کبکردنی دەنگە سەربەخۆکان و زیاتر عیبدارکردنی ئازادی و ئەزموونی دیموکراسیمان.